جارێکی دیکە ناکۆچیەکانی پارتی و یەکێتی لە وەزارەتی پێشمەرگە دەتەقنەوە. لە سەردانانی وەزیرێک بە وەکالەت بۆ وەزارەتی پێشمەرگە ناکۆکی توند لە نێوان مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی دروست بووە و کاندیدەکانی یەکدی ڕەت دەکەنەوە. وەزارەتی پێشمەرگە لە کابینەی نوێم بەریەکێتی نیشتیمانی کەوت. لە دەی حەوتی 2019 شۆڕژ ئیسماعیل وەک وەزیری پێشمەرگە دەست بەکار بوو. لە ئابی 2022 لەسەر داوای حزبەکەی وەزارەتی پێشمەرگەی جێهێشت، لەو کاتەوە وەزارەت بێوەزیرە. کاندیدەکانی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی. قوبات تاڵەبانی دوای شۆڕژ ئیسماعیل ویستی خۆی وەزارەتی پێشمەرگە بە وەکالەت بەڕێوە ببات، بەڵام مەسرور بارزانی ڕازی نەبوو. دوایین جاریش قوبات تاڵەبانی بە نووسراوی فەرمی دارا ڕەشید وەزیری پلاندانانی ڕاست پاردووە کاری وەزیری پێشمەرگە بە وەکالەت بگرێت ئاستۆ، بەڵام نووسراوەکەی لەلایەن مەسرور بارزانی ڕەت کراوەتەوە. بە پێی زانیاریەکان مەسرور بارزانی داوا دەکات شۆڕژ ئیسماعیل بگەڕێتەوە، یان ئارام مەحەممەد وەزیری خوێندنی باڵا یان حەمەی حەمەسەعید وەزیری ڕۆشنبیری یەکێکیان بە وەکالەت وەزارەتی پێشمەرگە بەڕێوە ببەن، بەڵام قوبات تاڵەبانی ئەو ناوانە ڕەت دەکاتەوە. لە کۆبوونەوەی لەگەڵ جەنەڕاڵ جۆڵ ڤاوڵ فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا، مەسرور بارزانی پەردەی لەسەر ناکۆچیەکانی وەزارەتی پێشمەرگە هەڵدایەوە و ڕایگەاند پێویستە دەستوەردانی شەخسی و حزبی لە وەزارەت دوور بخرێتەوە و ڕێگری لە هەوڵەکانیان لە دانانی وەزیرێک نەکرێت کە توانای جێبەجێکردنی کارنامەی حکومەتی هەبێت. لای خۆشیەوە قوبات تاڵەبانی وەک وەڵامێک بۆ قسەکانی مەسرور بارزانی لە کاتی پێشوازی لە فەرماندەی گشتی هاوپەیمانان لە عێراق و سووریا ئاماژە بەوە دەکات لەگەڵ هاوپەیمانان هاوڕابوون لەسەر پێویستی دەست بەکاربوونی وەزیری پێشمەرگە بە وەکالەت تا بە بەهێزکردنی هەماهەنگی لە نێوان هێزە عێراقیەکان و هاوپەیمانان و هێزەکانی پێشمەرگە لەلایەن وەزیری پێشمەرگەوە بتوانین ڕوبەڕووی مەترسیەکان ببینەوە بە بێبوونی وەزیری پێشمەرگەش ناتوانرێت پرۆسەی چاکسازی لە هێزەکانی پێشمەرگە وەک خۆی جێبەجێ بکرێت. پێشتریش قوبات تاڵەبانی لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ وەفدێکی سەربازی ئەڵمانیا ئاماژەی بەوە کردبوو کاندیدی خۆیان بۆ دانانی وەزیرێک بە وەکالەت دەستنیشان کردووە. هیوادارن بە زووترین کات ڕێو شوێنە یاسایەکانی دەست بەکاربوونی کۆتایی پێبێت تا جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەدا بکەوێتەوە سەر ڕێڕەوی خۆی. ناکۆچی لەسەر دابەشکردنی پۆستەکانی وەزارەتی پێشمەرگە. جگە لە ناکۆکی لە سەردانانی وەزیری پێشمەرگە بە وەکالەت، پارتی و یەکێتی لەسەر دابەشکردنی پۆستە باڵاکانی دیکەی وەزارەتیش ناکۆکی قوڵیان هەیە. ناکۆچیەکە کاتێک تەقیەوە عەبدولخالق باپیری بریکاری وەزارەتی پێشمەرگە لە پشکی پارتی لە مانگی حوزەیرانی ئەمساڵ بە نووسراوێکی فەرمی کە ئاراستەی بەشەکانی وەزارەت کراوە بڕیاریدا کۆتایی بە سیستمی 50/50 بێنرێت و کار بە سیستمی 57 بۆ پارتی و 43 بۆ یەکێتی بکرێت. ئەم نووسراوەش لەلایەن بەختیار مەحەممەد ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ڕەت کرایەوە و پێی وایە بریکاری وەزارەت ئەو دەسەڵاتەی نییە. هۆشداری هاوپەیمانان بۆ پارتی و یەکێتی. چەندین جار هێزەکانی هاوپەیمانان بە فەرمی نیگەرانی خۆیان لە یەکنەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە ڕاگەیاندووە و هەڕەشەی بڕینی هاوکاریەکانیان کردووە. جگە لە مەشقوو ڕاهێنان و دابینکردنی چەک، هاوپەیمانان مانگانە نزیکەی 30 میلیارد دینار بۆ موچەی پێشمەرگە دابین دەکەن. بە پێی نەخشەڕێگەی هێزەکانی هاوپەیمانان و وەزارەتی پێشمەرگە لە ساڵی 2018 دەبێت لە ماوەی 5 ساڵدا هێزەکان لە چوارچێوی وەزارەتدا یەک بخرێنەوە. دوای 5 ساڵ لە نەخشەڕێگەکە یەکخستنەوەی هێزەکان بە سستی بەڕێوە دەچێت و لە کۆی 170,000 پێشمەرگە نزیکەی 60,000یان بەڕووکەش و لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە یەک خراونەتەوە. ئەمە لە کاتێکدا تا ئێستا زیاتر لە 100,000 پێشمەرگە لە هێزەکانی 70 و 80 لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگەدان. ئەمە جگەلەوەی هێزەکانی ئاسایش، پاراستن و زانیاری دژە تیرۆر یەکیان نەگرتووەتەوە.